چلەی نووسەر و وەرگێڕی یەکێک لە کەسایەتی هەرە دیارەکانی کوردەژ مامۆستا عەبدولکەریم شێخانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بەڕێوە چوو کە یەکێکە لەو نووسەرانی خاوەنی چەندین کتێبی دیار و هەروە چەندین وەرگێڕانی زۆر دیارە لە نێو کتێبخانەی کوردیە و زۆر بەداخەوە کە لە ماوەی ڕابردووە و لە تەمەنی 93 ساڵیە کۆچی دوایی کرد. بە ئامادەبوونی کەسوکار و ڕۆشنبیران و نووسەران و هاوڕێیانی چلەی ماتەمەنی نووسەر و وەرگێڕی کورد مامۆستا عەبدولکەریم شێخانی بەڕێوەچوو کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ڕێکی خست بوو. لە مەراسیمەکەدا باس لە ژیان و بەرهەم و خزمەتەکانی مامۆستا عەبدولکەریم شێخانی کرا کە لە ماوەی ژیانیدا خزمەتێکی گەورەی بە نووسینی کوردی کردووە. مامۆستا عەبدولکەریم شێخانی لە ساڵی 1933 لە شاری کوێ لەدایک بوو و خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە هەولێر و زانکۆی لە بەغدا تەواو کردووە. عەبدولکەریم شێخانی بەهۆی لێهاتووی و شارەزایی لە زمان و ئەدەبیاتی کوردی و عەرەبیدا چەندین کتێب و نووسینی لە عەرەبیەوە بۆ کوردی و لە کوردیشەوە بۆ عەرەبی وەرگێڕاوە و 40 ڕۆژ لەمەو پێش لە تەمەنی 93 ساڵیدا لە شاری هەولێر کۆچی دوایی کرد.